شەقامی بەردەم پارکی شاری یاری هەڵەبجەیە. زیاتر لە 15 ساڵە دانیشتوانی گەڕێکی سەرا کە زیاتر بە گەڕێکی ئێناخی و بۆینەکان ناسراوە چاوەڕوانن شەقامەکە قیر بکەن. هاوڵاتیەکی گەڕەکەکە دەڵێت تەنیا لە بانگەشی هەڵبژاردنەکان بەڵێن دەدەن و دواتر قیرەکەش ناکەن. سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتانەکەین کە بەسەرتان کردینەوە ئەم گەڕەکەتان بەسەر کردەوە، یعنی چەنەها جارە وعدمان پێدەن و وعدەکە لە کاتی هەڵبژاردنایە دوای هەڵبژاردن ئەکەوێتە هیچ. دوای ئەوە ئەمە بەیانی دووبیانی فیستیڤاڵی هەنارە خۆیان چۆن ڕوویانە سیارەکانیان بێن ئالیا بیوەسێن یا باران بێت. ئێستش تاکە پێڵای پار و پێرار ئەوەتا لەناو ئەم بینی خانوانە ئینی خەڵکی جێماوە. جا داواکارین لە کەناڵەکەتان ئەمەمان بۆ بژوڵێن زۆر مەمنونتانەوین. یعنی ئەمە وەکو حساب کە چاوی هەڵەبجەیە ئەم پارکە. یعنی هەموو بەرپرسێک، هەموو فیستیڤالێک، هەموو بۆنەیەک لەم پارکە ئاکرێت. ساڵانە بەهۆی فستیڤاڵ یەنارەوە هەزاران کەس سەردانی پارکی شاری یاری دەکەن. بەهۆی بارانبارینەوە شەقامەکە دەبێتە قوڕ و لیتە و هاوڵاتیان تووشی عەزێت و ناڕەحەتی دەبنەوە. وڵی خزمەتێکی باشی ئەم هەڵەبجە و ئەم جادانەی دەوروبەری و خزمەت گوزاری بۆ بکەن و ئێستا من ڕۆژ نییە نەدەین بەم جادا. ئەم جادە تەپوتۆزێکە سیارە ماتۆر هەرچی لە دواتەوە بێ بەخوای گەورە ئەخنکی ئەمەنە تەپوتۆ بە چاوی خۆتامی بینن ئەو ئیسا سیارەی و تەپوتۆزەکات. ئێمەش لەسەر ئەم ڕێین. وڵی هەموو ڕۆژێکمانەوە تا لێرە و بۆ فستیڤاڵ یەنارەکە زۆر قەرە باڵقە و هیوادانی قیریکەن و هەم زۆر نەفرەدا بەم ناوە تەپوتۆزاویە و خەڵک ڕۆ بۆ سازان بووە و مار سەیران کردتر هیوادارین قیریکەن. ڕێگا سەرەکیەکە دەچێتە ناوچەی سازانیش. چەندین گوندی لەسرە و ڕۆژانە سەدان هاوڵاتیات و چۆی لەسەر دەکەن. بەڵام تا ئێستا نەتوانراوە قیر بکرێت و دانیشتوانی گەڕێکی سەراش دەڵێن شوێنەکە سیمای شارێک نیشان دەدات و ساڵانە هەزاران کەس بۆ فستیڤاڵ یەنا ڕێگەکە بەکاردێنن. دەژڵێن حکوومەت و بەرپرسانی شار بەرامبەر دابینکردنی و خزمەتگوزاریە سەرەتایە کەم تەرخەمن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.